ئەزانم جەژنی ڕەمەزان نزیک بۆتەوە هەڵەی 25 لە زنجیرەی هەڵەکان لە مانگی ڕەمەزان ئەزانم هەمومان لە دەڕۆژی سەرەتای مانگی ڕەمەزان گڕوتینێکمان پێوە دیارە لە دەڕۆژی ناوەڕاست بەداخەوە سار دەبینەوە بە حکمی لەیلەتول قەدر لە دەڕۆژی کۆتایی مانگی ڕەمەزان گڕوتینی ڕوومانتیەکە ڕەحمەتی خوا لەوەی ئەو گڕوتینەی بەڕۆیشتن بۆ شوێنە گشتیەکان و زۆر سەرقاڵ بوون بە کڕینی شمەک بۆ ماڵ و جل و بەرگ و ئەو شتانە کات زۆر بەسەر نابە ئۆگەر لە کاتی بازاریکردنەکەیشە ڕەچاوی باخەڵی پیاوەکانتان کەن ئافرەتان زۆریان لێ نەکەن زەختیان لێ نەکەن کارێ نەکەن قەرز بکەن بۆتان وەگارێکی باشە رسول الله صلی الله عليه وسلم هەموو شتێکی ئەناوەلا زۆر گرنگیەدا بەم دەشەوەی کۆتایی نەکەی سەرقاڵ بیها ئیمڕۆ ڕۆیشتی بۆ بازار شت و کڕیە تەواو بەیانی و دوو بەیانی و سێ بەیانی چ پێویستەکە و نەکەی تیق و جووت کەی بۆ لەیلەتول قەدر لەیلەتول قەدر ئەگەڕێ داواکەم لە خوای پەروەردگار بیکاتە قسمەتی من و ئێوەش بڵێن ئامین وتان ئامین سلام عەلەیکوم